لە سەرتاسەری عێراق جگە لە پارێزگاکانی هەرێم قەدەغەی هاتوچۆ چووە بواری جێبەجێکردنەوە و 10 ڕۆژ بەردەوام دەبێت. لە شاری کەرکووکیش بڕیارەکە جێبەجێ کرا و هێزە ئەمنیەکان شەقامە سەرەکی و پردە سەرەکیەکانی نێوان گەڕەکەکانیان داخست. ڕێگە نادرێت هاوڵاتیان هاتوچۆ بکەن. ژمارەیەکی زۆر مەفرەزە بازگەی کاتیان لە ناو شارداناوە. بەڕێوەبەری گشتی پۆلیسی کەرکووک ڕاستەوخۆ سەرپەرشتی جێبەجێکردنی بڕیارەکانی لیژنەی باڵای تەندروستی عێراق دەکات. ئێمەش وەکو پارێزگای کەرکووک و فەرماندەی گشتی هێزی پۆلیس لەم شارەدا هەموو هێزە ئەمنیەکانمان کردوتە ئامادەباشیەوە و ڕێکارەکانی جێبەجێکردنی ئەم بڕیارە خۆم ڕاستەوخۆ سەرپەرشتیەکەم مەیدانیەن. دیارە ئەم بڕیارە لە 12 مانگەوە لەمڕۆکەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە تا ڕۆژی 22 ئەم مانگە. هاوکات پۆلیسی هاتوچۆی کەرکووک سزای سەرپێچیکارانی قەدەغەی هاتوچۆ دەدات بەڕی 100,000 دیناری عێراقی سزای ئەو شۆفێرانەیە کە بڕیاری قەدەغەی هاتوچۆ دەشکێنن. کۆی مەحافەزەکانی عێراق قەدەغەی هاتوچۆی گشتی لە کاتژمێری 12 ئەم شەوی ڕابردووە ڕاگەیەنرا. ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ تەنها غەرامەی ئەو کەسانەکەن کە سەرپێچی ئەکەن هەروەها سەرپێچیەکانی تر جگە لەو کەسانی کە هێزە ئەمنیەکان و هەروەها شەریکەی غاز و نەوتی شمال و لەگەڵ خەسخانەکانی ناو شار و ئەوانەی مەواد غیدایی و ئەوانە ئەفرۆشن ئەوانە ڕێگە پێدراون و هەندێک حاڵەتی ئینسانی تر هەیە. جگە لەوانە هەمویان ئێمە غەرامەی مالیان ئەەکەین لەسەر شەقامەکان لە کۆی هەر چوار قاتعەکەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆمان مەفرەزەکانمان لەگەڵ هێزە ئەمنیەکانی تر ئێستا مەفرەزیان داناوە سەبارەت بە ڕۆژەی قەدەغەی هاتوچۆ. سەرەڕای توندکردنەوەی بڕیارەکانی قەدەغەی هاتوچۆ و سزادانی هاوڵاتیان پۆلیسی کەرکووک ڕێنمایی نوێی بۆ هاوکاری هاوڵاتیان دەرکردووە. داوا لە هاوڵاتیان دەکات خۆیان لە دروستکردنی قەرەباڵغی بپارێزن و ڕێنمایەکان جێبەجێ بکەن. هاوکات ڕێگەی داوە نانەوە و سەمونخانە و مارکێتەکان بکرێنەوە. ئەمەش لە پێناو کاراسانی بۆ هاوڵاتیان لە ماوەی قەدەغەی هاتوچۆدا. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.